شيشتی گرانبەها هەیە و حتا ئاسەوارەکانی قەومی سەبە کە ئاڵتون بوو هەمووی هێنا. کەعبەیەکی زۆر جوان بە دڵی خۆی نایاب گەورەی دروست کرد. و نوێنەرێکی ئاراستەی نەجاشی کردوتی قەد بەنەیت لەکە ئەیوهە المەلیک کەنیسەتەن لەم یوبنە مثلها لمەلیک کانە قەبلەک. پێیوت کەنیسە، کەنیسەیەکم بۆ دروست کردووی حتا ئێستا وا دروست نەکراوە. ولست بمنتهٍ حتى أصرف إليها حج العرب. بەڵام من هەر بەمان ناوەستم ئیلا ئەبێ وا بکەم هەموو عەرەبیان بۆ ئێرە بۆ حەج وازە کەعبەی خۆیان بێنن. یەکێک لە خەڵکی مەککە ڕێککەوتە بۆ یەمەن کە زانیتی ئەمە ئێوێ منافیسی کەعبە دروستکە ئەلقولەیس. وەڵا سو قوربان دیوارەکانی بە پیسایی و میز هەمووی پیس کرد و بە خەوش و خاڵ سوکایەتی بێڕێزی بۆی هاتە دەرەوە.